لە ڕۆژی جیهانی قوربانیان و ڕووداوەکانی هاتوچۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە 24 قوتابخانەی سنوورەکە هەڵمەتێکی بۆ هۆشیارکردنەوەی قوتابیان ئەنجامدا. وتەبێژی هاتوچۆی هەولێریش دەڵێت بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی قوربانیانی هاتوچۆ زیادی نەکردووە. چارەچەکەش بریتێ لە بڵاوکردنەوەی چەند پۆستەی ڕێنمایی هاتوچۆ و هەروەها چەند فیلم کارتۆنێکی ڕێنمایی هاتوچۆمان لە بۆ مناڵان ئامادە کردووە لە بۆ ئەوەی کە نیشانیان دوای ئەوەش کە فیلم کارتۆنەکانیان نیشان دەدرێتن اینجا ڕێنمایی پێویستیان پێدرێت دەربارەی چۆنێتی بەکارهێنانی ڕێگاوبانەکان سەبارەت بەوەی کە لەبەرچی ئێمە مناڵانمان هەڵبژاردووە یاخود قوتابخانەکانمان هەڵبژاردووە بەڕاستی زیاترین ڕێژەی قوربانیان ڕووداوەکانی هاتوچۆ کە بێتاوانترین شەریحن کە تووش ڕووداوەکانی هاتوچۆ دەبنەوە مناڵان بۆیە ئێمە ئەمڕۆ هەوڵماندا لە ڕێگای ئەو هەڵمەتە مناڵان هۆشیارکەینەوە بۆ ئەوەی چیتر بە هەڵی گەورەکان نەبنە قوربان. زیکەی دەتان بڵێم لە هەمان ڕێژەی پارساڵە لەوانەیە ئەگەر کەمتریش نەبێتن. لەگەڵ ئەوەی ئۆتۆمبیل ڕۆلی کاریگەری لە ژیانی هاوڵاتیان دەگێڕێت بەڵام بە دەریژنێ لە خوڵقاندنی ڕوودا و کارەساتەکان و بە یەکێک لە هۆکارە سەرنجیەکانی مردن دادەندرێت لە هەرێمی کوردستان زۆربەی جار بەهۆی ئیهمالی و جێبەجێ نەکردنی یاساکانی هاتوچۆ و خراپی ڕێگا و بانەکان کارەساتی دڵتەزێن ڕوودەدەن. هۆکاری زۆری ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ دوو خاڵی سەرەکی. یەک لەو خاڵانە ئەوەیە کە پابەندەبوونی شوفێران یاخود هاوڵاتیان بەهێما و ڕێنمایەکانی هاتوچۆوە بە یاسای هاتوچۆ بە گشتگیریەکەی بڵێن ئێمە وەکو شوفێران هیچ گشتگیر نین بە یاسایەکانی هاتوچۆوە. دووش کەمی خراپی ڕێگاوبانەکانی خۆمانە کە ئێمە کە ڕێگاوبانەکانە بینین هەموو یەک ئاراستەیە دوو ئاراستە نییە ئەمە یەک ئاراستە شوای کردووە کە بە بەردەوامی ڕوودا و لە هەڵکشان بێت. بۆیە ئەبێ حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ وەزارەتی پەروەردە ئەبێ کار لەسەر خودی تاک بکرێ ئەبێ کار لەسەر قوتابی بکرێ خوێنکار بکرێ تو ئەبێ لە باخچەی ساوانەوە منهەج بکەیتە خوێندن منهەجی سەلامەتی هەز بکەیتە منهەجی خوێندن وەکو وڵاتە وەکو سوید وڵاتە وەکو بەریتانیا وڵاتە وەکو ئەڵمانیا. لە ئێستادا زیاتر لە ملیۆنێک و 400,000 ئۆتۆمبیل لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم تۆمار کراوە و تەنها لە شاری هەولێر زیاتر لە 650,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە و هەبوونی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلیش لە شەقامەکان جگەل لەوەی بوونەتە هۆکارێکیش بۆ زیادبوون ڕێژە گیان لە دەستدانی هاوڵاتیان و کەم ئەندامبوونی ژمارەیەکی زۆر لە سەرنشین و شوفێران. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.